لیستی براوەی یەکەم کە ئێستا پارتی دیموکراتی کوردستانە ئەوان مکەلەفن بۆ ئەوەی کە مبادرەی پێکێنانی حکوومەت لەگەڵ لایەنەکانی تردا بکەن و ئەزمموی ڕابردووش بەڕاستی دەکرێت بڵێن زۆرێک لە شێوازەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان تاقی کراوەتەوە بۆ نمونە ینی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەیەکی دەکرێت بڵێن فرەیی بوو کە 5 لایانی سیاسی بەیەکەوە تەشکیلیان کرد بەڵام بەداخەوە نەیتوانی سەرکەوتن بەدەست بێنێ چونکە هەم کابینەکە لە بەردەمی ینی کەوتە بەردەمی قەیرانێکی گەورەی دارایی و کۆمەڵێک سیراع و ململانەی سیاسی و هەموو ئەو قەیرانانەی کە بەرۆکی هەرێمی کوردستانیان گەر سەرەڕای شەڕی تیرۆرستانی داعش بۆیە بەشێک لە لایەنە سیاسیەکان کشانەوە لەم کابینەیە و ئەرکە سەرەکیەکە لەسەر دوو لایانی سەرەکی جێما کە ئەویش یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بوو. بۆیە ئەگەر بە چاوخشاندنەوە بە ئەزمموی حکومڕانی ڕابردوو سیر بکەینەوە لەوانەیە ئێستا لە نێوان لایەنەکان و لە لای بەشێکی زۆری لایەنە سیاسیەکان ینی تا ڕادێک بەرچاوڕوونی هەبێ کە چ جۆرێک لە حکومڕانی بۆ هەرێمی کوردستان دەکرێت وا سیر بکرێت کە سەقامگیری زیاتری بەدواوەیە و دەتوانێت حکومڕانیەکی تەندروستتر پێشکەشکە کە خەڵکی کوردستانیش چاوەڕێی ئەوە دەکا بەڕاستی دەیانەوێت حکوومەتێک بێ کە لە هەموو ڕوەکانەوە سەقامگیری کۆمەڵایەتی سیاسی ئابووری بهێنێتە ئاراوە و بتوانێت حکوومەتێکی بەهێز بێ و خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە و لە ئێستاشدا دوو هێزی سیاسی کە توانیویانە زۆرینەی کورسیەکانی پەرلەمانی کوردستان بەدەست بهێنن کە ئەویش پارتی دیموکراتی کوردستان وەکو هێزی یەکەم و یەکێتی نیشتیمانی کوردستانە وەکو هێزی دووەم من پێم وایە هەم ئەجێندای کاری ئەم دوو هێزە سیاسیە کە بەشێک بۆ لە بەرنامەی کاریان بۆ بانگەشەی ئینتیخابی هەم لێگەیشتنی زیاتر تەسەوڕ دەکەم لە نێوان ئەم دوو هێزە بە دەرەجەی یەکەم بێتە ئاراوە لەسەر مەسەلەی پێکێنانی حکوومەت.